نادیە خان تگەلکی بخێر هاتیم سوپاسەتی کن هاتی دەنگی ئەمریکا من دخواست بەری ئەس بێ هەندێک وی پامێکی دەنگ خوشک و گەها ڤاندۆ ڕۆژە ئەوژی ڕزگارکردنا 51 ژن و زاڕۆین ئیزدیا بوون و نەها گەهشتنە شنگالی یعنی ئەو ڤیدیۆش تەڕە چ بۆ وەختی تەدیتی نەهامە بەری خۆدا ڤیدیۆ تەدی ئەو تشتێکی گەلێکی مەزنەشمە هەموو کارڕە و ئەف تشتێ هەکەم سەرت کنە هاوار و سەرت چنە دەرا و وان دەولەتەش بەر وان کەچ و ژنا و ئەڤێت هەکە بە ساڵ و نیڤەکە بهتر جیل دەستێوان دەبوون و هات بوون و حالێوان گەلێکی ڕەزیل بوو دەستێواندا تشتێکی گەلێکی مەزن بوو خاستن وەکە پێنجوویەک پێکژیرە خلاص بن کێفامە گەلێکی هاتێدا و ئەسیویدارم ئیتماین تەفدا نێزیک ڕزگار بن و کەس و کارێتە بنافواندا نادیە خان تو بووی کەساتیەک جیهانی هەموو جیهان نەها بەحسێتە دیکە تایبەتجی تو بووی وەکو سمبلا قوربانیە کارین داعشکردین بەسەری ملەتین عێراقی بتایبەت و سووریا و بتایبەتژی ئێزدیان پەیامێتە چییە تە دیخوازی چش جیهانی ڕابێژی تشتێزش جیهانی ڕەت بیژم وەکە و هەتان هەزت بیژم و داری عالەمی هەموویژی نو ئەف داعش بێ سەکناندن ئەف ئەرهاب کە داعش بێ و هەکە نەداعش بێ ئالێ دیژ بێ وەکو ئەرهابێ بێ سەکناندن ئەفضل مسەروان وی خەلکی بێە سەکناندن خاستن و ئەف ئەقەلیاتێت کە وەکو ئێزدیاوێت کە ئەف هەفتی و 4 جاراژیف تشتە بسەری دەتێ ئەف ئەرهابێ سەکناندن بحەقیوان و حەقیوان بێە برن و عالم هەموو وی تشتیت بینێ و داری چاوێت عالەمی ئەف تشتە سەرێک بانکەچ و ژنا و زارۆکە خاستن تێکردن وی تشتی بسەکنینن و تجاری دی بحەقێ یەکی دی ئەف تشت نەیەک هەڕاندن وەکە یۆرۆپ سەری ئێزدیا سبب سەرێ هەنە دیتر هەلبەتە وەکو سمبولا تەعدە و زوڵمە داعش بسەری ئێزدیاانی تتی ناسکردن لێ تەنها بێ پرسیارە ئاشتی بکی تش خەڵکی بخوازی ئاشتی ببە حتا دیگەلوان خەڵکێن کو لێ هەرێمێدا بەلکی گەلک شوانە ئالیکاری داعشکردی ئەف تشتێک مازنە یعنی تو باوەڕدیکی کو خەڵک بێنا قبولکە وەکو ئەز بناوێ نەبناوێ خۆبتنێت بێ بناوێوان هەزارێکە جوجنێت کەمل با خۆ دەدیتین و کەچکێت نەسالیت هەکەتاتنا ئەختیسابکردن و داکێت شەهیدا و زارۆکێت ئێتیم و ئەو خەلکی بەلەنگازی هەکەل وان مخەیماتادا و خەلکێ دیترژی غێری ئێزدیاژی ناوێوان وەکەس بیژم شعالەمێ هەموویە ئەنو مەدوێ ئەمژی سلامەتی بەعیشن مەژی وەکە حڕیا خۆت بێ و حڕیا دینێ خۆشی بێ بەسە سەرادینی مەفتشتە سەریمە بێکردن تڤی پەیامی دیگەهینی بتایبەت ڕێبەرێن عەرەبان سەرۆکی مسرێ دکوێی تێ لە جیندی تو بەحسا هەندێ دیکە بێژی وانە ئەف کەسێن کووا ڤێنا بسەریمەتکن یان ئەف سەریمەئانین مسلمانن ئەو چت بێژن ڕاستی وەکە تشتێ مەهاتی و تشتێداری چاوێن مەهاتێکردن و ناوێ بسلمانتی هاتەکردن بناوێ شەریعەتێ ناوێ قورئانی جبرل مەهەمواتکردنە ئەم وەکە بوانڕە سەلاتێ بکەن شەهدا خوا بدن ئەف تشت وەکە هەموو تاتەکردنم ناوێ بسلمانتیە و ئەو داعشێت مدیتینژی هەموو بسلمان بوو وەکە ئیت هەکە مدیتین الموسلژی هەموو گەلەکژی ئەس بژم یەکینەی بسلمان نەدی بەس ئەفتشت مەگەهاندەوانژی و مەگەهاندە شێخل ئەزهەرژی مگوتێن وەکەمەدوێ ئەمزانە بن کاهون بیژن یا داعش ئیسلامێت مەتلینێ یا نامەتلینێ کە نامەتلینێژی هون داعش بکەفرینن نەکردن هەتانها کێشوانە گوتیە ئەم وێنە ئەم vê ئیسلامەوان قبول وەکە ڕئیسێ مەسەرژی و کۆی جوان و gelek bisilmanêjî medîtîn jî ji vî tiştî xwe dûr dîne û dînek weka alemê de vê ixtîsabê û vê kuştinê û vî tiştî qebûl nakel pîş çavê alemê bi navê dînekî bêkirin lêpa weqfeke îslamî mezin dişmeret vê ca em vî tiştî weka zanibin û ew ne bisilman bûn. Ew helwestî îslamî heta hate diye. Ez dê min dibîjim bisilman ne hemû daişin. و بسلمان جی gelek jî weka rabûyne jêvderê tişûmê weka istiqbala mikir jî Misir ka hikûmet ka şeab Kuweyt wisa jî bes bîhtir şmeret vê weka bisilman bîhtirî mava rabin ji beref tişt hemû bi navê dînê wan il me hate kirin. Nadî xanim te hatî destnîşankirin ji bo wergirtina xelatê Nobel ez dizanim lista ku xelkên hatîne dan gelek dirêj e gelek kesin
لێ هیوی هەیە کۆ تۆ وی خەڵاتی وەرگری تو چی دەبێژی بۆ دەستنیشانکردناتە بۆ خەڵاتی نوبل؟ خەلاتە نۆبەلجی وەکو تشتێکی مهمە با عالەمێ و جایزەکە عالەم احتراماوێت کە ژێ احتراماوێت کەم لە باوەکە تەنها نیشانمکردی پێنجی و یەک ژن و زارۆکێت هەکە بە ساڵ و نیڤەکە الحالێکی گەلێکی مەزندا هەتات بیژی مەزن وەسا بزەحمەت هاتنە عیشە تاوانە الورد بوو داکێت زارۆکا بوون تاتنە اقتصابکردن ئەو پێنج و یەک ئیرۆ پێنج و یەک جایزەی نۆبەلش ملەتێ مڕەوش مژیرە. نەدیخان بەری چەند ڕۆژە کۆنگرسی ئەمریکی بڕیارێک قبول کرد پەسەند کرد دەرباز کرد دەبێژە ئەو کارێن دژی کریستیان و ئیزدیا هاتی نەکردن جنۆسایدە دەپێڕە بچەند ڕۆژان وەزیرێ دەرێ ئەمریکی جان کری دیسان ڕاگەهاند و ئەو کارێن تاوانین داعشکری دژی ئیزدیا و مەسیحیان جنۆسایدە ژتەڕە ئەف پەیام چەندی گرنگ بووە بڕاستی تشتێکی گەلێکی مەزن بووە کەش مڕاش بەرم هەموو عالم هەموو زانیوە بسەرێ ئیزدیا هاتی جینۆساید بوو شبەر هەزارە ڕۆژە بەری هاتنە کوشتن سەڕێ 5,800 کەچ و ژن و زارۆکی هاتنە فرۆتن و اقتصابکردن لە نێو دەستێ دوی داعشیدا منتەقێتمە هەموو هاتنە خەراکردن مەزاراتێتمە هەموو هاتنە فەجراندن کورکێتمە هەتانوها سەڕێ هەزار کورکی تەیە دەڕباندنە سەروی فکرێ داعش و ببنە ئەرهاب و مستەقبەلێکی ئێزدیاوەکە نەمایە و بهەزاراتێن وەکال سەربان بەحراوان لیۆنان وان لوان دەراژی حالێوانی پیسە و کەمپا حالێوانی پیسە ئەف جینۆسایت بوو بسەری ئێزدیا هات ئەف تشتێکی گەلێکی مەزن بوو بەس وەکەمە ئەف قرار هاتە داین لێپانە پەیڤەک بێ مەدوێ ئەفژی ئەف پەیڤژی وەکو قراردان جینۆسایدە ئەو ژینە ساڵێک وەخت ببە یا ساڵ و نیڤەکێ ببە مادەمە پەیڤ هاتە گۆتن و ئەتباتکردن جینۆسایدە ئێزدیا بلا تشتێکی وەکە بێکردن وەکی چێ؟ یعنی تو چت خوازی؟ تو چت خوازی ژێ ئەمریکا و ژێ ئۆروپیان بە تایبەت ئەفکردنە باری خوا باری سەرمەلی خوا تو چیش ئەزش ئەمریکاوەکە خوازمەوە کە بە چەند ڕۆژە زلوێ دەرێژی و چمە باوان جهێدوان هەما دیسات بژمێدا و پشتی بێ قرارێ محکەمەکە دووەلی بێ چێکردن محاسباوان داعشا بێکردن ئەشوان خوازم وەکە حەقی ئێزدیا بێ برن سەراوی تشتێپی هاتیەکردن کەچ و ژنێدوان بێنە خەلاسکردن هەر تشتێکی وەکە ئێزدی پیش چاوێت ئێت عالمێک هاچپی هاتەکردن سسەی مەها هەشت و هەتانوها الوی تشتی عدالت بنێڕێ الحەقی ئێزدیا و کاتچە بەس ئەهەمشی وەکە زوو محکەمەکە دووەلی بێ چێکردن و محاسباوان بێکردن و حیمایە ئێزدیاژ و ئەقەلیاتێ دیترژیت و ئەی نکارن وەکە حیمایە خۆ بکەن حیمایەوان بێکردن ئەگەر ئەو دادگەها دەولی هات دانان و تاوانبار ئانین ور ji bo dadgeh bikin tu dixwazî li wir amade bî wan tawanbarên ku li dijî te tawan kirîn bibînî û bibî şahidî wê mehkemeyê نابەز ئەزبتنێ بمەشەهدا هەر کەچکەکە نە ساڵێت بندەستێ ئێ 30 ساڵی و 40 ساڵی دەهاتە اقتصابکردن و ئێلوێ محکەمەی دەبێ شەهدا هەر ئینسانێکی ئێزدی بووە دەحیاوی تشتی وێ ئێ بێ شەهدە و وەکە شوان ڕەبیژێ کادوڕا عدالت بلا بیژێ وەختێ زارۆکی 4 ساڵیش داکێت برن وەختێ پیر و کالیت شەوتاندن وەختێ کەچک ئەحلال بوو المەحکەمەی تواندا چ داعش بێ ئتکردنە سەبیە و بێ ببە و سەعات عادە بدنەیەک و دۆ والبایەکی نەسەکنێ و ئەف تشت پی بێکردن کە عدالت وێ هەنگێ چت بیژەش حەقیوان ئەرهابارە یعنی ئەگەر یەک پرسیارشتە بکە بێژێتە ئەو عدالەتە چی ئەم چ جوانە بکەن تی چ بخوازی ئەزێ بیژم ئەس وسات بیژم ئەس بیژم بلا ئەزێ جەریما بیژم وزێ بیژمە عدالێ کە تا عدالایی ئەزێ جەریما ئین مەبەرتە بیژە حەقیوان چل عدالەتێتە چل وێ جەریمێ مقابلی دی پشتی داعشاتی شنگالی لێ 3 تە شنگال نەدیە پشتی ڕزگار بووژی تەمان دەمەکە تە نەڤەگەڕێ شنگالی تە حەزدیکی ڤەگەری شنگالی شنگال جوەکە ڤەگەڕانە مەچمە شنگال تشتێکی گەلێکی زەحمەتەوە تانوە سی مەقبەری جماعی القادێ و نەهاتە ڤەگرن و ئەو هەستێتمە ئێت هەکە نەحەقی هاتی نەکوشتنن سەردەستێ وان داعشە هەتانوە القادی نەف تشتێکیش مڕێ
زەحمەتە هەتا وەسا ئەس چم شنگال ببینم. Te bawerdekî êzdî yan em ba bêjin şingalî bikaribin dîsan li cihê xwe vegerin cihê xwe li cihê xwe bijîn. شنگالیە کە ئێزدێ شنگالیە تجارە تعدل ئینسانێکی نەکردە و ئێزدیا بسوورە عامە ڤیدینی تجارە هەر بەکو بعدەکە بسەرێ ئینسانێکی دەنانیە بێجا ئێزدی تپرسێش ئێزدیا هەما بکە ئێزدی وەختێ وەکو ئەس وەختێ حمایەمە هاتە کرن وەختێ حەقێمە هاتە برن وەختێ سعیشی شنگال دەبهێل نسبە عیشم بکەرامەت و بسلامەتی ئەزێ هەنگێ ڤەگەڕیم بەس شتێکی گەلێکی بزەحمەتە تش ئێزدیا ڕەبیژی و وسە شنگال بێ حەڕاندن و بێ ئاواکردن و شنگال ڤەگەڕین هەفت شتێکی مستحیلە ئێزدی ڤەگەڕین وسە. Te li Ewropa û lêre li Amerîka jî zankoyên navdar tu yê paxivî. Te dixwazî çi bêjî wan xwendekarên wan zankoya vê منطقê xastan Ewropa û Amerîka û jî karin gelek tiştî weke beginişmera ser vê tiştê me hatî min divê gelek cawan jî ez ji wan tilbê dikim wekû medresa jî tilabê me xwedan kinê êzidiya ew jî bêhnin ser vî tiştî mustaqbelê wan jî li vir çê bibe û xurt bibin ez tilbê ji wan jî dikim ke her camîekarî bê çend talibêt me xwedan ke û wekû hikûmet ez tilbê jî dikim vî tiştî bi heqê êzidiya bisekinîn carekê li êzidiya binêrin ev sal û nîveke însanekî qencil qediya êzidiya nenêrî ev sal û nîveke îbade bi heqê me mustemira çiş keçê li destê wan de çiş meqberêtî ji li qadê çiş ji belengaziya xelkê kempa de ev tişt wekê mustemira bi heqê me û tiştê bi zehmetirê inû em nikarin keç û jinê xwe îro xelas kin ji destê wan û li me bi zehmet inû ezanim çi bi wan têya kirin li destê wan Daişa de. Nadiye Xan piştî ku Daeş hatî şingalê û taybet jî ew tawana dijî êzdiya kirî û tawanên dijî xelkê diyê ne musilman kirî dîtina xelkê ji bo îslamê hatiye guhertin hinek niha hene dibêjin ew Daeş ne îslamin hinek jî hene dibêjin nexêr her ewin îslam çikû li pê Qur'anê û li pê şerîetê û li pê qanûnên îslamê diçin tu wekû qurbaniya karên Daeş tu çi dibêjî? Ez rastî wextê hatîne êzdiya hicûm kirine ne hemû lêpagelek ji wan xelkê bisilmanê şingal de û aliyê bihac û bilêc û wan minteqê xastan weke nîzîkî gundê me koço gelek jî gihişne Daişê ser vî dînî ser ji ber Daeş hat ji ber Daeş cebril me dikir em bisilman bibin ji ber hate êzidiya gote êzidiya tu tiştî şwera ya kuştin ya bisilman bûn ev tişt hemû weke me kir bi navê îslametiyê û ne tiştekî bi dizî tiştekî bi elenî darî alemê hemûyê bêca ev tişt me gihande dewletê Erebî jî û ez ê hergehînim jî wextê hinek bijin îslam û hinek bijin ne îslam e ji wekê min gota wan jî ka bîjin û rabînin me re ke bisilman ke îslametî hemû me re rabin nû Daeş îslama yana girtê min bisilman dîtin û gelekim me re rabûn û weke istiqbala me kirin fikra me hate xeyrandin û dîm ez dibîjim weke dînek vê tiştê qebûl nake inû dînek kamil bibiye irhab nav tiştekî ney xelet e lêpakirtê li ba gelekî dît weke min dehiyet weke min heke navê bisilmandiyê 10 cara 15 cara hatine ixtisabkirin û ailêt kamilê heke hatîne kuştin û ev tiştê li pêş çavê wan nehatiye xeyrandin vêca ji wekê ez ji alemê jî redbîjim û ji xelkê hemû redbîjim ew cerîmê heke hatine kirin bi navê îslametiyê vêca lazim bisilman jî li vê yekê weke hemû me re rabin cem zanibin ka îro Daeş bisilmanin yana. Nadiye ez gelekî spasiyê te dikim destê te xweş ez sîvîdarim cara bê em te bibînin te her gera xelatê nû bilî û li ser astê cîhanê wekû sembûla aştiyê tê naskirin ji şûna ku sembûla qurbaniya Daeş bî. Spas.